سەبارەت بە دۆخی خزمەتگوزاری لە عێراق گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز محەممەد حەسەن سەعادی شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بەڕێز محەممەد حەسەن سڵاوتان لە بێم کاتتان باش. ئەوەی بینیمان دۆخی دیوانیە بوو بێگومان خۆتان لە بەغدان ئاگاداری دۆخی پارێزگاکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراقان. دۆخی عێراق بۆ بەم شێوەیە خزمەتگوزاری بۆ وایە بۆ بێکاری هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. بله خدای گەورە و مێرەبان زۆر سڵاو لە ئێوە لە بینەرە بەڕێزەکانتە لە ڕاستیدا من زۆر سوپاسی ئەو راپۆرتای بەڕێزەتان دەکەم کە ئێوە زۆر گرنگی بەو ناوچانە دەکەن و لە کارەساتەکانی پارێزگاکانی ناوەڕاست و باشوور دەخەنە ڕوو. ئەوەش چەند هۆکارێک هەیە لە بۆ ئەو دۆسیە مەترسیدارە دۆسیەی خزمەتگوزاری واتە ئیدارەی ناوخۆجێیی زۆر کەم تەرخامن دەکرێت تۆمەتەکە بخەینە ئەستوی ئاوان و کە لە پێشکەشکردنی خزمەتگوزاری زۆر کەم تەرخامن هەروەها بڵاوبوونەوەی گەنداڵی گەیشتووەتە قۆناغێکی زۆر گەورە و مەترسیدار و بە ڕێژەیەکی زۆر بەرز. ئەمەش هۆکاری دووەم و ئاماژەیەکی زۆر مەترسیدارە کە چه خزمەتگوزاریەک لەو شارانە نییە. هەروەها نەبوونی ئەنجومەنی پارێزگاکان ئەمەش کارێکی دیکەی زۆر گرنگە کە بۆتە هۆکاری ئەم شوێن پەنجەیەکی زۆر گەورەی خراپی بەجێهێشتووە لەسەر پارێزگای دیوانیە و هەندێک پارێزگاکانی دیکەی باشوور ناوەڕاستیش. هەروەها کاری گرنگ لێرە ئەوەیە کە ماوەیەک چەندین ساڵە کە چەندین پارێزگا ماونەتەوە بەبێ خزمەتگوزاری و لەژێر هەژمونی ئیمپراتۆریەتەکان و بوونەتە عەسکەرتاریەت و وەکو سەربازگە لێ هاتوون. هەروەها ماوەی نزیکەی 12 ساڵە لایانی سەربازی ئەو پارێزگانە بەڕێوە دەبن و کاریگەریان زۆریان لەسەر بەڕێز محەممەد حەسەن بەپێی راپۆرتێکی وەزارەتی دارایی عێراق لە نیوە یەکەمی ساڵی 2023 داهات 6 تریلیۆن دیناری زیاتر بۆ لە خەرجەکان لە عێراقدا لە ناوەڕاست و باشووری عێراق. ئێم پارێز چی لێدێ بۆ چۆڕە خزمەتگوزاری نییە ئاو نییە کارەبا نییە ئەو دۆخەیەکەی بینین ئێم پارێز چی لێدێ؟ بەدڵنیایەوە بەڕێزم ئەمڕۆ دۆسیەکانی گەنداڵی و گەنداڵکاران زۆر بەربڵاون زۆر کەڵەکەبوونە لە حکوومەتە یەک لە دوایەکەکان. ئەمە ئاماژەیەکی زۆر گرنگ مەترسیدارە بۆ پاش لە جیاتی ئەوەی پێشکەوتن ڕوو بدات. ئەوە پاشکەوتن لەو پارێزگانە ڕوویانداوە ئەویش بەهۆی زۆری ژمارەی سەرکردەکان کە هەن لە دۆسیەی گەنداڵیدا تێوەگلاون و تا ئێستاش ئەو دۆسیانە یەکلایی نەکراونەتەوە و تا ئێستاش هەر بەردەوا من هەموو ئەمانە ئاماژەی زۆر مەترسیدان. هەروەک لە ڕاستیدا زۆرێک لە ڕووداوەکان کە لە حکوومەتەکانی پێشودا ڕوویان داوە لەوانەش هەندێک ڕووداوی وەکو داعش و ڕووداوەکانی دیکە و هەموو زەمینە سازی بوون. هەروەها ئاماژەی دیکە ئەو کە زۆر کاریگەریان لەسەر نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی بودجەی پێویست دابینەکردنی بودجەی پێویست بۆ ئەو خزمەتگوزاریانە کە ماوەی چەندین ساڵە هەندێکیان لەبەر هەژاری هەندێکیش لەبەر نەبوونی خزمەتگوزاری زۆر بەدەستیەوە دەناڵێنن. بەڵام گرنگترینیان ئەوەیە کە لە گەنداڵی لە سەرانسەری پارێزگاکانی عێراق زۆر بەربڵاوە و تەنانەت لە جونگەکانی دەسەڵاتی یاسادانان و جێبەجێکردنیشدا ئەو گەنداڵکارانە بەربڵاون. بوونی گروپ و میلیشیا تا چەند کاریگەریان هەیە لەسەر ئەم گەندەڵیە و نەبوونی خزمەتگوزاری؟ بەدڵنیاییەوە ئەمە ڕاستە ئەمە هەیە کاریگەریە حزبی و سیاسی و ئەو گروپە چەکدارانەی کە لەو پارێزگانە بەربڵاون کاریگەری زۆریان هەیە. بەڵام بە شێوەیەکی واقعین بەڵێم لە هەندێک پارێزگەکاندا ئێمە ئەو کاریگەری هەستی پێ دەکەین. بەڵام ئەمڕۆ حکوومەتی بەڕێز محەممەد شیاح سوودانی لە ڕاستیدا زۆر جددیە بۆ ئەوەی کە ئەو پارێزگانە ڕاپاڕن لە دژی ئەو گەندەڵکاریە و هەروەها هەنگاو بنێن بەرەو قۆناغێکی پیشەسازی و چارەسەرکردنی ڕیشەی ئەو کێشانەی کە بەرۆکی ئەو وڵاتانەیە
ئەو پارێزگانەیان گرتووە و ئەنجومەنی پارێزگاکان دەست بە کۆبوونەوەکانیان بکەن و دوو بۆ ئەوەی پارێزگاکان هەڵبژێ پارێزگارەکان هەڵبژێرن و گرنگی بە بواری ئابووری و کۆمەڵایەتی و خزمەتگوزاری ئەو پارێزگانە بدەن و من لەو باوەڕدام کە بەڕێز محەممەد شیع سوودانی و حکوومەتەکەی خۆی زۆر لەسەر ئەو بوارە جددیە و دەیانەوێت ئەو گروپە میلیشیانە لە سنتەری شارەکان دوور بخانەوە. بەڵێ ئاستەنگەکانی بەردەمی ڕوبەڕۆبوونەوەی گەندەڵی و دوورخستنەوەی و گروپە میلیشیانە چین لە بەردەم کابینەکەی محەممەد شیع سوودانیە؟ واتە زۆر ڕێکار گرنگترینیان پێویستە پەرزگارەکان بەتوانە کەسانی بەتوانە بن و توانای بەڕێوەبردننی پارێزگاکانیان هەبێت. دووەمیش کە ئەنجومەنی پارێزگاکان پێویستە زۆر بەهێز بن و ڕوبەڕووی ئەو دووخە ببنەوە و توانای کۆنتترۆل کریان هەبێت و بتوانن کەسێکی شیاو بۆ پارێزگاکانیان هەڵبژێرن. واتە ئەمڕۆ هەر پارێزگارێک دەبێتە سەرۆکوەزیرانی پارێزگاکەی خۆی و پێویستە ڕوبەڕووی گەنداڵی ببیتەوە ڕوبەڕووی کاریگەریە سیاسی و حزبیەکان ببێتەوە و بتوانێت کە پارێزگاکەی بەرەو پێش ببات هەروەها لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی باشتر بگوازێتەوە دۆخی ناوچەکەی بگۆڕێت و هەروەها پێویستە لێپرسینەوە و بەدۆداچوونیش بۆ هەندێک لایەن هەبێت و تەنانەت دەکرێت بگاتە ئەو ئاستەشکە محەممەد شیع سوودانی بتوانێت ئەو پارێزگارە لە کاتی کەم تەرخەمیە بیگۆڕێت و کەسێکی کە لە شوێنی ئەو دەستنیشان بکات و من لەو باوەڕەشەدا کە گەشتبینم بەوەی کە پارێزگاکان لەمە دووە دەتوانن بەهێز بن و خزمەتی پارێزگاکانی. بەڕێز محەممەد حەسەن سەعادی شرۆڤەکاری سیاسی سوپاس بۆیەوە.